ڕۆژانە دەیان کەس لە غەزە لە برسان دەمرن کەچی هێشتا جیهان لە ئاست ئەم کارەساتە مرۆیە بێدەنگە. لە پێش چاوی مرۆڤایەتی و سەدان وڵاتی زلهێزی جیهان خەڵکی غەزە برسی دەکرێن و لە برسان دەمرن. منداڵان و لاو و پیر کۆمەڵکوژ دەکرێن. دۆزینەوەی ژەمێک خواردن ئەوەندە سەخت بووە کە ئەستەما هیچ کەسێک تێر بەسکی خۆی بخوات. ڕۆژ دوای ڕۆژ گەیشتنی خواردن و خواردنەوە بۆ کەرتی غەزە بەهۆی گەمارۆی ئیسرائیل سەختتر دەبێت. ڕێکخراوی ئۆنەروا لە راپۆرتێکدا باس لەوە دەکات تەنیا لەم ساڵدا 3031 هاوڵاتی دانیشتووی کەرتی غەزە لە کاتی هەوڵدان بۆ بەدەستهێنانی ژەمی خواردن لەلایەن سوپای ڕژێمی زایۆنی کوژراون و زیندە بەچاڵ کراون. بە پێی داتاکانی ئەو راپۆرتە غەزە تووشی کارەساتێکی مرۆیی بووە و دانیشتوانی تووشی بەدخۆراکی بوونە. بە پێی داتاکان لە ماوەی چەند مانگی ڕابردوودا برسێتی کۆتایی بە ژیانی 900 کەس لە کەرتی غەزە هێناوە و 71 لەوانە منداڵ بوونە. وەزارەتی تەندروستی غەزەش دەڵێت لە کۆتا 24 کاتژمێری ڕابردوودا 15 کەس لە برسان مردوون کە 4 لەوانە منداڵن. هەموو شەوەکان بۆ غەزە خوێناوی و مەترسیدارن. دەنگی تەقە و موشک و گولەی تۆپ بووەتە چیرۆکی درێژی پڕکارەسات و تراژیدی. تا ئێستاش هیچ ئەگەرێک بۆ وەستانی ئەم کۆمەڵکوژیە نییە و جیهان بە تەواوی بێدەنگە و هیچ هەواڵێکی دڵخۆشکەر بۆ وەستاندنی ئەم جەنگە نابەرامبەرە نییە. ئێستا غەزە بووەتە دوورگەی شەرمەزاری بۆ مرۆڤایەتی و بەتایبەت وڵاتانی عەرەبی. لە بەرامبەریشدا بووەتە چیرۆکی سەربەرزی و خۆڕاگیری موسڵمانان لەو کەرتە.